ئەوین وەک پڕوشکی بارانی پاییزێکی درەنگ هیوا بارانی هەموو دڵەکان دەکات. جارێکی دی دنیا بە قەشەنگترین ڕەنگی بەهاری دەڕازێنێتەوە. ئەوین گۆناکات وەلێ لە هەمان دەمدا ڕەوایەکی بولبول بە ئاوازێکی خەمڕەوێن دەهێنێتە جۆش. وەک خوڕەی کانیاوێکی هێمن هەموو کونجوو کە لەبەرێکی ڕۆح دادەپۆشێت. ئەمە ئاوازی سەمفۆنیایی ژیانە، بەستەیەکە لە ڕۆحەپاکەکان دەهێنێتە سەما. ئەو دەمەی ئاوێزانی ئەوین دەبین بۆنی نێرگس هەموو کوچە و کۆڵانێک دەگرێت. ڕۆحەکان دەگەن بە حوزوری یەک، ئاوێتەی یەکتر ئەبن. لەبەر ئەوەی ئەوین یەکگرتنی پارچەکانی ڕۆحە، چونکە ڕادەی مرۆڤبوون بەندە بە ئەوینەوە. ئەو کەسەی بێبەشە لە ئەوین بێبەشە لە ژینی تەژی قەشەنگی. بەبێ ئەوین نەدەتوانیت خۆت بناسیت، نەدەتوانیت کەسانی تریش بناسیت. دۆستۆڤسکی دەڵێت دۆزەخ ئەوە نییە کەس خۆشی نەوێیت، بەڵکو دۆزەخ ئەوەیە کەست خۆش نەوێت. ئەوین سۆزێکە و داگیرمان دەکات، لاشەمان مەس دەکات. ئەوین لێوان لێوە لە هێزی داهێنان. لە بنەڕەتەوە ئەوین چارەسەرە، وەلێ ئەمیش گەر بە شێوەی گونجاو و ڕێژەی گونجاو نەبێت دەبێت بە کێشە. ئەو کێشەی کە بووەتە هۆی ئیلهامی زۆربەی شاعیران، ئەوەی کە لە ناو گەلاندا ناسراوە بە بەدەردی دڵداری و خاوەنەکەی مەجنون ئاسا لێ دەکات. بەڵێ هەندێک کات ئەوین کێشەیە، بەڵام تەنها ئەوین دەتوانێت بە قوڵی مانا و بەها ببەخشێت بە ژیانمان. ئاخر تەنها ئەوین دەتوانێت دەستت بگرێ و بەرەو لێواری دڵنیایی. مرۆڤەکان بێ ئەوین نیشتیمانێکی بێ ئازادین، باخێکی بێ گوڵن، بولبولێکی بێلانن. لەبەر ئەوەی ئەوین لە تاریکترین شەودا چرایەکی پرشکندارە بۆ ژین. ڕۆمی دەڵێت کاتێک دڵی مرۆڤ لە ئەوین خاڵی دەبێت، جگە لە بتێکی گۆشت و خوێنی وەک بەرد هیچ سیمایەکی مرۆڤانەی پێوە نامێنێتەوە. تەنها لە قوتابخانەی ئەویندا مرۆڤەکان دەگەن بە کەماڵ. لەوێدا مرۆڤ بە خودی خۆی ئاشنا دەبێ و لە مانای مرۆڤبوونی خۆی تێدەگات. لەوێدا وانەی سۆ و توانەوە لە ڕۆح دەخوێنێت تا دەگاتە ڕاحەتی ڕۆح. وەفایی دەفەرموێ ئەشک و ئاهی من هەتابێ زۆرترە ئاسوودەگیم، ڕاحەتی ڕۆح و دڵە ئاب و هەوایی سازگار. ئێستا با بزانین لە ڕووی زانستیەوە ئەم سۆزە پڕواتە و پڕهەستە چییە؟ لە کاتی ئەوینداری گۆڕانی زۆر بەسەر هەم کوڕ و هەم کچدا دێت. ئیلیزابێت کەین دەڵێت یەکەم دیدگەی ئەوین زۆر گرنگە، ئەو کاتەی کەسێک لە دەرگای دڵت دەدات و دڵت دەست دەکات بە هاوار. بەپێی دکتۆر ڕاچەڵ نیدڵ مادە کیمیایەکانی جەستەمان وەک ئۆکسیتۆسین و دۆپامامین دۆزراوەتەوە کە ڕۆڵێکی زۆر گرنگ دەگێڕێت لە کاتی بوونی هەست و سۆزی خۆشەویستی. ئەم مادانە وا لە لەش دەکەن کە وریا و بە ئاگا بێت و ویستی گەشتن بە دڵخواز لای کەسەکە دروست بکەن. بەگشتی ئەم نیشانانە لە کەسەکاندا دەردەکەوێت کاتێ دڵیان بە کەسێکەوەیە. کاتێ ئەو کەسە دەبینن یان قسەی لەگەڵ دەکەن تەرکیزیان چونتر دەبێت، دڵ دەست دەکات بە خێراکارکردن، هەست بە وزەی زۆر دەکەیت، هەندێک کات دەستەکانیشت ئارەق دەکەنەوە و خەیاڵت لای شتی تر نامێنێت یان کەم دەبێتەوە. بەپێی سێگۆشەی خۆشەویستی کە لەلایەن سایکۆلۆجیست ڕۆبێرت ستێنبێرگەوە دانراوە، ئەوین لە سێ ڕەگەز پێک دێت. ڕەگەزی یەکەم ویستێکی بەهێز بۆ ئەو کەسە کە ئەمەش خۆی لە ویستی سۆزگۆڕینەوە و یەکبینین و بەرکەوتن و دیدگا و دیداری ئەوین دێت. ڕەگەزی دووەم لێک نزیکی و هاوڕێیەتی، بە شێوەیەک هەست بکەیت کە ئەم کەسە دەتوانێت هەموو نهێنیەکانی ژیانتی لاباس بکەیت و کەشتی ڕۆحت لە زەریای ژیاندا بسپێریت بەم کەشتیوانەی کە خۆشت دەوێت. ڕەگەزی سێیەم هەوڵدان و خۆتەرخانکردن بۆ ئەو کەسە،
بە شێوەیەک لە پێناو ئەم کەسە هەموو کارێک بکەیت و هەموو هەوڵێک بدەیت تا دڵخۆشی کەیت و لە دڵتەنگی بیپارێزیت. ئەها بیرمان نەچێت فەرهاد بەتەما بوو کێوێک کوون بکات. بەپێی هەمان سایکۆلۆجیست ئۆکسیتۆسین ڕۆڵی سەرەکی دەگێڕێت لەم هەستە، بە بەڵگەی ئەوەی کاتی ئاڵگۆڕی پەیوەندی سۆزداری و خۆشەویستی گۆڕینەوەی ژن و مێرد و لە کاتی گەشتن بە ترۆپک ئەم هۆرمۆنە لە مێشکدا بە ڕێژەیەکی زۆر زیاتر دەڕێژرێت. وەک وتمان خۆشەویستی سۆزێکی مەزنە، بۆیە سەرنەکەوتن لەم قۆناغە گەرتی بکەویت زۆر جار کەسەکان تووشی کێشەی دەرونی دەکات. ئەوەی بەگشتی پێی دەوترێت دڵشکان کە چەندین کێشەی دەرونی بە دوای خۆی دادەهێنێت، لە ترس و خەمۆکیەوە تا خۆکوشتن. بۆ ڕزگاربوون لەم هەستە زۆر گرنگە تاکی دڵشکا و دووبارە خۆی بدۆزێتەوە و لە خۆی بگەیەنێت کە ژیان تەنها ئەو کەسە نییە کە معشوقە، بەڵکو ژیان خۆتیت پێش هەموو کەس. گەر خۆت بوویت و ئەوت خۆشویستووە هەر خۆشت ئەتوانیت سەر لە نوێ خۆت دروست بکەیتەوە. ژیان پڕە لە جوانی، ناکرێت لەبەر جوانیەک چاو لە هەموو جوانیەکانی دیکە داپۆشی. بەبیری خۆتی بهێنەرەوە کە گەر واقع تۆ ئەی پێکەوە نەبینی بێت ئیتر قبوڵی بکە و شەڕی واقع مەکە، چونکە کەس شەڕی واقعی پێناکرێت. گەر دەشزانیت هەڵا لە تۆوە بووە چیتر هێندا لۆمەی خۆت مەکە، بەڵکو کردارت هەبێت. زۆر بە ئاسانی چیتر هەڵا مەکە، ئیتر ببە بە باخێک هێندە ڕازاوە بە کە هەموو بولبولێک بە قەترەی ئاوی سەرپەڕی گوڵەکانت سەرمەست بێت، بە هیوای ژیانێکی پڕ ئەوین و پڕ ئارامی بۆ هەموو لایەک.